مەیلەکەی بێ مەیلەکەی مەحبوبەکەی عەیارەکەم شۆخەکەی پڕ حەملەکەی بێڕەحمەکەی غەدارەکەم زاڵمەی لەخوا نەترسەی کافرەی بێمروەتە قاتڵەی عاشق کوژەی جەلادەکەی خونخارەکەم گوڵ بەدەن سیمەن زەقەم خەت یاسەمەن فەندەق دەهەن ئەسمەرەی قەد عەرعەرەی ناز و نەزاکەت دارەکەم ناوجەوان ئەبرۆ کەمان شیرن دەهان و نوکتەدان تورک ڕەفتار و پەری ڕوخسار و کاکۆڵدارەکەم ئەی ڕەقیب سەد جار دەرم کەی یا جوێنم پێ بدەی ناعیلاجم هەر دەبێ بێم بۆ سەلاحی کارەکەم ژاری دووری چەشت وا هیجری ئەمێستا بۆیەوە تەڵەق گوفتار و کەلامی لەعلی شەکەربارەکەم سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دەڤەری پشدەرین لە گوندە جوانەکەی دارەشمانە لەگەڵماندا خاکواوی گوندەکەی خۆم شوناسی گیاغان و جەستەمام ئەگیرسیم بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم مابێ خاکواوی گوندەکەی خۆم شوناسی گیاغان و جەستەمام ئەگیرسیم بۆی هەرواکم وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ کاک عەبدوڕەحمان گفتوگۆ دەکەم کە چەند ساڵێک دەبێ سەرقاڵی کاری گاوداریە ئەو کاتت باش کاکەم کاتێکت باش بەخێر سەرچاوم تەندروستی چۆنە وەڵا باشین سپاس بۆ خۆی حاڵ و گوزەرانت زۆر باشین سپاس یاخوا بەخێر سەرچاوم بەڕێزی پێمان بڵێ لە کێوە سەرقاڵی ئەو کار وەڵای 6 ساڵە خەریکی ئەو کارە 6 ساڵ دەبێت بەڵێ باشە زۆر چاکە بەرهەمی گاوداری زۆر باشە وەڵا باشە خراپ نییە باشە خراپ نییە بەڵێ باشە مەسەلەی بەخێوکردن وڵی ئەرکێکی ناوێ ئەرکێکی قورسی دێ بەڵێ ئارد گرانە تفاقەکەی گرانە علەف و ئەوانەی زۆر گرانە زۆر گران باشە زیاتر علەفیان دەدەنێ بەڵێ علەفیان دەدەینی ئاردیان دەدەینێ ئەدی باشە وێنجەی لێرەکەمیان دەدەینێت لەبەرەوەی وە دەرێ دەکرێت نێوە نێوە باشترا بەڵێ کەمتر وێنجەی دەدەینێ زۆر باشە بەرهەمەکان لێرە بۆ مەسەلەی مەقسەد شیر و مەسەلەی پەنیر و ماست و ئەوانە لێشی دەفرۆشن وەکو بەرهەمیان لێشی دەفرۆشن بەس ئاژەڵەکەی دەفرۆشین ئێمە پەنی لێ ناکرێ ئەوانێ بەڵێ مەبەستم یعنی دەزانم شیر و ماستەکەی لێ نانە بەس ئەوە بەرهەمەکەی دەفرۆشین بەرهەمەکەی دەفرۆشن زۆر چاکە کەواتە زیاتر ئێوە سەر ئاژەڵەکان دەفرۆشن بەڵێ زۆر باشە بەدەر لەوە سەرقاڵی چی فەلاعەتی و باخداری و ئەوانە ئەوەش بەڵێ هەنجیرم هەیە قەیسیم هەیە ترێم هەیە هەموو سێومان هەیە هەموو شتێک گوێزی تێدا باشە لێرە لە دارەشمانە بەگشتی زیاتر باغەکان چی تێدایە وڵا هەموو میوێکیان تێدا مەبەستم ئەو ئەرزەی لێرە بۆ چ میوەیەک بەپیتە بۆ هەنجیر زیاتر بۆ هەنجیر بەپیتە هەنجیر زیاتر بۆ هەنجیر و هەنار بەڵێ زۆر باشە ئەدی مەسەلەی گەنم و ئەو گەنم و جۆ و نۆکۆ بۆ هەموو شتێک دێ بۆ بێستان دەبێت بڵێ هەموو تۆرە بێستانەکانی بکەی بارانی ئەو ساڵ بڵێ
لێرە چۆن بوو زۆر باش بوو زۆر باش زۆر باش و لە خۆی بەسیات زۆر باشە زۆر باشە بەڵێ زۆر چاکە وەکو ئەوەمان زانی کە زیاتر سەرقاڵەوەی ئەو سەر ئاژەڵانە ناوخۆینە ناوەڵا جۆرجیە جۆرجیا بەڵێ لە وڵاتی جۆرجیاوە دێ بەڵێ ئێران و دواتریش بۆ هەرێمی کوردستان دێتەوە لێر و دێتەوە ئێرە بەڵێ نرخەکانیان گرانە ئارێوەڵا زۆر گرانە ئەو ساڵ زۆر گرام دوێندەی بەرامبەری پارە دوۆندە بەڵێ کارەکەی چییە گرام هۆی کارەکەی ئەوەی نات گرام بووە گومرجی زۆرە گومرجی زۆرە بەڵێ گومرجی زۆرە جووتێک چەند دەکەوێت جووتێک 3 ملیۆن و 200,000 دەکەوێت جووتێک بەڵێ 200,000 پێشووتر بەچەندی بوو بە 2 ملیۆن نەدەکەوت ئارێوەڵا زۆر چاک باشە بەگشتی لێرە لە گوندی دارەشمانە خەڵکەکە خەڵکی تێدایە وەک تۆ مەسەلەی سەرقاڵی کاری گاوداری ناوەڵە بە کەمتر مانگای خۆی هەیە 6 مانگای پێنج هەیە ئاوا بە پێی ماڵی خۆیەتی بە پێی توانای خۆی زۆر چاک باشە ببوورە فرۆشی هەیە چۆنێ ینی بەڵێ هەیەتی بەڵێ بە جوملە هەمووی هەیە مشتری دێ لە کوێ ڕادێ لە ڕانیە ڕادێ لە ئەو لێرە ڕادێتەوە لە شەخڵاوی ڕادێ دەیکرێت ئینشاءڵڵا هەر مشتری دەبێ ئینشاءڵڵا خێردار دەبێ مەسەلەی خواردن با پرسیاری خواردنێ بکەم بەڵێ ئێستا وەرزەکەی وەرزی زستانە و سەرمایە بەڵێ سەرمای گوندی دارەشمانەش بە حکمی ئەوەی ناوچەیەکی شاخاویە ساردە بەڵێ وایە زیاتر ئێوە لەو وەرزانەدا کام خواردنانە ئامادە دەکەن و دەیخۆن وڵا جا ئەو خواردنەکان هەمووان ئامادە دەکرێت هەمووی دەخورێت خواردنەکان زیاتر بۆ خۆت حەزت لە کام خواردنەیە زیاتر هەم بۆ خۆم ئەزم لە هەموو خواردنەکانە لە هەموو خواردنە کوردەواریەکان زیاتریان دەبێت زیاتر لە هەمووی خۆشە هەمووی خۆشە ئەرەوەڵی بەڕز دەڵێ زیاترە بوویان خۆشە بەسە من مەبەستم ئەوە بوو لەناو هەموو خواردنەکان وڵای هەموو پێ خۆشە ئەخر ناتوانم هەڵبژێم چگاتی هەمووی خۆشە خواردنی کوردەواری ناتوانم دیاریکەم هەیە دەڵێ قوڕاوم پێ خۆشەیە دەڵێ ناتوان میچی دیاریکەمە من ئەرەوەڵا هەمووی خۆشە زۆر بەڕێزی بەڕێزی بەخێرە سەرچاوەکانم بەڕێزی داگەورەی بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شەو نەموو کەوسەر کارێزێکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نەدەم بەهازە شاری جوان نانی گرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم چوناسی گیاغان و جەستەمە ئەگیرسێن بۆی هەرواکم بینەرانی بەڕێز خۆشەویست کەش و هەوای گوندی دارەشمانە زۆر ساردە بێگومان لەوەی گوندی دارەشمانە ناوچەیەکی شاخاویە و ناوچەیەکە لە سەر سنوور نزیکە ئەو دارانەش هەر لە قەدیمەوە هەر لە دێر زەمانەوە لە گوندەکان زیاتر زۆپای دار بەکار هاتووە و گەرمترە و کاریگەری زیاترە بێگومان کاریگەری ناوچە شاخاویەکان لە کاریگەری شارەکان زیاترە لە ڕووی سەرماوە کاتێ لێرە بەفر دەبارێ کەشەکەی زۆر سارترە و لە چاوەوەی کە لە شار دەبارێت وەکو باسمان کرد ئەو دارانە هەر بۆ بەکارینانن بۆ مەسەلەی زۆبا ئەوانە بەڵکو بۆ ئامادەکردنی چەندین خواردن بەکاری دێنن هەواڵی ئەوم هەیە پوردەوڵات سەرقاڵی ئامادەکردنی خواردنە بە ئاگری بەداران لەگەڵماندا بن سەلام عەلەیکوم ئەو کاتتان باشن پورێت چۆنی بەڕێزی زۆر سپاس ئەوە بیست
سەرقاڵی ئامادەکردنی خواردنن بەداران واتە ئاگری بەداران زۆر باشە بابزانین سەرقاڵی چی ئەم خواردنە وەڵی ئەو خواردنە عیب نەبێەوە برینجەوە سەرم ناوە بە پڵاوی لێ دەنەین ئەوەش گۆشتەوە سەرمان ناوە هیمریشکیەوە ئەوەش گۆشتی حیوانیەوە سەرمان ناوە داوێک لەسەر مەقڵی پۆلانم داناوە سەر ئاگریم کڵاندووە ئەوەش شلەیە عیب نەبێ ئەوەش ما هەر بە ئاگرەکەی لێ ناوە بەس لەو مەنجەڵم کردوتەوە سەر پۆلانم دانابووە زۆر باشە دەستان بەخێر بێن سەر چاوەکان لە کێوە ئێوە زیاتر سەرقاڵی ئەوەن خواردنەکانتان بە ئاگری بەداران بێ وەڵی زامە عیب نەبێ هەر لە قەدیمەوە هەر بە ئاگریمان لێ ناوە بە زۆری غازیشمان هەیە بەس تام و تێژی ئاگرەکەی جیاوازترە هۆکارەکەی چییە تامی خواردنەکان بە ئاگریداران خۆشتر وەڵی تام و تێژی جیاوازە عیب نەبێ وەڵی بە غازی ئەگەوانێک بە هەر هەڵدەپڕ خێراترە بەس ئەوە نەرم و هێدی جوان جوان دەکوڵی نەرم زۆر چاکە باشە زۆر چاکە دەستان خۆش بێ بۆ خۆت لەو خواردنانەی کە لە قەدیم لێرە بڵێن لە گوندەکەیەوە ئامادە دەکرا زیاتر چ خواردنەکە ئامادە دەکرا لەوەی کە تۆ بەبیرت بێت وەڵی زاوی بەبیرم بێ ماشێنە بووە و ترخێنە بووە دۆڕۆن بووە و کەشکەک بووە و ئەوانە بەڵێ ساواری کوردەواری و برنج و شتیوا بەکەمی بەکاردێناوە دەمای زمانی گرانی شتیواش بەکەمین بەکاردێنا زۆر کەم بەس بڵێن ساوارشتن بۆ خۆمان دەکڵاند و ئامادەن دەکرد بۆ خۆمان لێدەنا زۆر باشە با پرسیاری ترخێنت لێ بکەم ئەتوو بۆ خۆت شارەزای هەیە لە ئامادەکردنی ترخێنی چۆن ئامادە دەکەن یعنی چی تێدا بۆ خۆزانی ترخێنە زۆر شتی تێدایە ئایب نەوێ بەهارێ شێلمەکان دەکەین و تۆی شێلمی هێدەیکەین و ئەگە هەت ساز بوو ئەوە دەکەین هەڵیان دەقەنینەوە دوو ڕۆستێ ڕۆژان لێیاندا دەنێن زەرف نایلۆنیان بەسەردا دەین تا جوان جوان زەر دەبن ئەگە زەر بوون دێنین عیب نەبێ دەستاڕی دێنین گەرمی دەبژێرین دەشوێنەوە جوان و قازاخ و ئەوەی دەکەین لە دەستار دەکەین دەکەین نەبڕوێش ئەو دەمای دێنین زەری دەکەین و شێلمەکان ور دەکەین جوان و جانیان بە ترشینیان بە ماستاوی دەیگرینەوە و لە دەبێکی دەکەین هەتا جوان جوان تامی خۆش دەبێت جاگە تامی خۆش بودێنین هەڵیان دەپێچین و لەبەر تاویاندا دەنین تاویشک دەبن ئەگە وشکیش بوون هەڵیان دەگرین عیب نەوێ پاییز دێدێنین ئەگە وەختی لێنانی هات بەسەرما لێ دەنین جا چەوەندەری تێ دەکەین نۆچەی تێ دەکەین ماشە سپی تێ دەکەین ماشە ڕەشەی تێ دەکەین لەتکە قەیسی و لەتکە تەماتە و لەتکە هەرمێ و هەڵوجە شتی وای هەموو شتێک تێ دەکەین ئەنوا شتی زۆر باشە زۆر چاکە پێتوانیە ئەو خواردنانە ئەو خواردنانەی کە لە قەدیم ئامادە دەکران لە ڕووی تەندروستیەوە باشتر لەو خواردنانە ئێستا وەڵڵا چۆن باشتر نین زۆر زۆر باشتر بۆ دەما عالەم ساختریش بۆ گەو خواردنانەی تۆ باست کرد هەمویان ڤیتامین دی بەڵێ هەمووی ڤیتامینین هەمووی ڤیتامینێکی سروشتیە بەڵێ ساڵێ 2000 لێ دەنەین بەسەر ماز و زوو لێ دەنەین زۆر چاکە نۆشی ژیانتان بێت بەدەر لە تۆ منداڵەکان دەیخۆن هەرێوەڵا دەیخۆن ئەوانش دەیخۆن حەزیان لێیە بەڵێ حەزیان لێیە جاری وای میوان دێت خوا ترخێنێ لێن دەڵێ مەڵا ئاخر ترخێنە بەکەڵک نا ئەگە ترخێنێت بە لێن دەڵێ وڵات هێشتی گۆشتی بۆ لێنە ناوە وانە وەڵا بڕواتە بێت ترخێنە خواردنێکی زۆر خۆشە بەڕاستی ینی خۆ خواردنەوە نییە مرۆڤەر ینی گۆشت برنجی بخۆوایە ئەدی لەگەڵ قوڕاوێت چۆنی وەڵای قوڕام لێنە ناوە بۆ وەڵی لێنە ناو هەر بڵێن منتیقەی مەلێنانێ بەکەمی لە دارەشمانەی بەکەمی بڵێن بەڵێ لێنان نەرێ ئەدی دۆکەش ئەو لێ دەنێ دۆڕۆین لێ دەنین ئایب نەبێ سەر و پێیان لێ دەنەین کەشکەک بەڵێ ئەرێ وەڵاوەشتانە بەگەر مەکتایی لێ دەنێ باشە زۆر چاکە بۆ خۆت هەموو خواردنانی کە باسمان کرد زیاتر حەزت لە کام خواردنێ وەڵای من فەرقی پێ ناکەم زیاتر دەبێ ینی زیاتر حەزت لە کام خواردنێ وەڵا جا ترخێنە زۆر خۆشە دستانە ترخێنە و دۆڕۆن دۆڕۆن و ترخێنە خۆشە بە وەرزی ستانە ڕاستە چونکە ئەو خواردانە زیاتر بۆ وەرزی سەرمایە بەڵێ وایە بە سەرما دەنا بە گەرما ناخورێت بەکەمی بەڵێ یعنی کەواتە ماڵەوەشیان ئەو خواردنانی کە ئامادەی دەکەنەوەی کە باسمان کرد هەمویان دەیخۆن بەڵێ رێوڵە هەمویان دەیخۆن زۆر چاکە زۆر بەڕێزن هەمیشتە تەندروست باش بن کولێرانیش هەر بۆ خۆمان دەکەینەوانی زوو دەکەم کولێرانی کولێری بە تەندوری دەکەم بۆ خۆم دەرمانی کە لەگەڵی بەکاردێن ئەوی بۆ خۆمان دروست دەکەین دەیکەین دەرمانە کولێرەی پێ دەڵێنەوە دەرمان کولێرەی پێ کاخلی پێ ناڵێن دەبێت تۆکەی تۆ کاکڵی ئەگە دەیسێنی بەڵێ تۆ کاکڵێ دەیسێن اینجا دەبێتە دەرمانە کولێرە هەموو ڕۆژە دەبێ بچی بیچنی ئەوەش بۆ خۆمان دەیکەین هەیت نەبێ ڕشکە هەر بۆ خۆمان دەکەین دواتر کە ئامادەکرا ئەو جایەوە پێ دەڵێن دەرمانە دەرمانە کولێرە دەرمان کولێرە بەڵێ زۆر باشە ئەو ئاردەکە بەڵێ ئاردەکەی هەویرەکەی مەقسەد
خۆماڵیە لێرە گەرمشتوایە گەرمیش حیف نەبێ گەرمیشمان هەیە گەرمی دەشۆینەوە دەشۆینەوە و لە ئاشی دەکەینە ئارد جارێ بۆ جارێگەنانم کرد تەشتێکی لەگەڵ تەشتێکی دیکانە دەخەمی خۆڵاتی لەگەڵ بەڵێ هەرێوەڵا بە زۆری بەڵێ ساوار هەری خۆمانە گەرم بە زۆری خۆمانە بڵێنی باعێ بەکاردێنین بەس زیاتری خۆڵاتی شتێ دەکەین هەموو جارێک بەڵێ بۆنی زۆر خۆشە خۆشترە بەسووترە هەرێوەڵا تەندروسترە بەڵێ زۆر چاکە گەرمە کوتاوە هەر بۆ خۆمان دروستی دەکەین باشە ئەو کولێرانە هەفتانە چەند ڕۆژ دەیکەن هەز دەما عەزمان لێبوو دەیکەین حیب نەبێ هەویرەکەی دەشێلین و هەڵدێت و جادەیکەین زۆر چاکە نۆشی ژیانتان بێ هەمیشە تەندروست باش بن هەمیشە تەمە درێژ بن داوای لێبردنمانی لە کاتمان نابوراون بەخێر بەسەر چاوم هەر کەناڵێک هەر ڕاگانێکی دێ بەخێر بەسەر چاوم چشنی الماس رخسارت یا دنیا رزوی شیری دباری لایا کرو فرمایا دنگی شمشایا بالویری شوایان مرو مالات و سوزی شوان گوندەکەم لەکەی دڵایە هەواری ژیان کردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنە گوندەکەم لەکەی دڵە هەواری ژیان کردنە هەواری ژیان کردنە. بینەرانی بەڕێز و خۆشەویست گفتوگۆ دەکەین لەگەڵ موختاری بەڕێز موختاری گوندی دارەشمانە کاک کارزانی کاروانی بەڕێز کاروان کارزان و کاروان لێک نزیکن هەر بران ئاوا زومکیشن دەتوانین بڵێین زۆر چاکە بەڕێزی کاکە کاروان فەرموو خۆشەویستی زۆر بەڕێزی ئەوەش مەزاری بابە گەورەی من بەخێر بێ فەقی ئەحمەدی دارەشمانە واتە فەقی ئەحمەدی کوڕی کاکەمیری کوڕی میر ئەبداڵی کوڕی میر شەمسەدینی جەزیرە و بۆتان کە بە باپیرە گەورەی بابانیەکان زۆر چاکە ئیمپراتۆریەتی بابان دەتوانین بڵێین جێگەی شانازیە خۆشەویستی بەخێر بێ بەڕێزی مەمنون دواتر دێنەوە سەر ئەو بابەتە پێم بڵێ گوندی دارەشمانە لە چەند ماڵ پێکاتوە گوندی دارەشمانە دیارە هاوین و زستان فەرق دەکەین هاوینان 52 ماڵین زستانان دەبینەوە 42 ماڵ ڕێژەی نفوسمان لەسەر ڕووی 200 کەسە 200 کەس زۆر باشە ناوی گوندی دارەشمانە لە چیەوە سەرچاوی بکرا گوندی دارەشمانە دیارە دەگەڕێتەوە بۆ سەردەمانێک بە بیری من و تۆ نایە ئەو ناوە گۆڕانکاری بەسەرداناتوە بەڵێ لە دێر زەمانە دەما و دەم ماوەتەوە لەسەر تاشەکان ماوەتەوە دارەشمانە چۆن دەڵێ داری من و تۆ لە سەردەمی تەعمیرکردنی زمانی ئەو زمانە ڕەسەنەی کە من و تۆ قسەی پێ دەکەین لە سەردەمی سێ کوچکەی باباندا گۆڕانکاری بەسەرداهاتوە بەڵام نەیانتوانیوە گۆڕانکاری بەسەر ناوی دارەشمانەدا بێنن چۆن لە فارسیدا دەڵێ شماینە ئێمەین و ئێوە کە تۆ هاتی لە دەربەندی ڕانیەوە سیرکە کە بینیت شوێداری زۆر لێن ئەوێ دارەشمانەیە لە بەرەوەی سروشمان زۆر خۆش دەوێت تێکەڵ بە سروشتین بەڵێ گوندی دارەشمانە بەوە زیاد دەکرێتەوە لە سەرجەم گوندەکانی پشدەر بە زۆری دارەکانی بەڵێ زۆر باش
گوندی دارەشمانە کەوتۆتە کوێ لە پشدەر؟ گوندی دارەشمانە دیارە کەوتۆتە باکووری ڕۆژهەڵات هاوسنوورین لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان. کام گوندانە؟ گوندی بێکڵۆ دەتوانین بڵێین بێوران مشێ خەیدەر و دەتوانین بڵێین کونە مشکێ و دەتوانین لەوێ بینەوە بەرە و هەڵشۆ کە ئێستا بەڵێ با بڵێین باکووری ڕۆژئاوا دێینە هەڵشۆ لەوێ دێینەوە خوارەوە بەرە و ئاڵاوێ و ئاشیجادە و ساورتە و دێینەوە گرمەیتەر و بەرە و گردە سپیان و با بڵێین دێینەوە هوڕێوە و دێگا ئەوە با بڵێین چواردەورەکەیەتی زۆر ئاوا ڕۆشتی وە بڵێ زۆر لەگەڵ ئەو گوندانەی کە باست کرد لە دەوروبەر تا چەند لانی کۆمەڵاتی و خزماتی ژن و ژنخوازی هەیە تێکەڵاوین جوانە جیاوازیمان نییە ئێمە بەڕاستی جیاوازی ناکەن ئێمە بە دەردی هین دەڵێ یەک ڕەگ و هاوخوێنین لە ناو گوندەکە خەڵک زیاتر بەچیوە سەرخاڵە خەڵکی دیارە خەڵکی گوند کشت و کاڵ ئاژەڵداری و دیارە ئەو گەنجە خۆشەویستانەمان ئەوڕۆ دەستیان بردووە بۆ تڕێل ئەو شۆفڵ و بۆشە سەردەمیەکانیش لە هەمان کاتدا و خەڵکی داهێنەرمان هەیە و دەوروبەری دارەشمانی ئێمە دۆڵەمەندین بە کۆمپڵێکسی سروشتی لەوانە دەتوانین بڵێین مەقلعی بەردمان هەیە کانگای بەردمان هەیە دەتوانین بڵێین ئێمە لە ڕووی کشت و کاڵەوە ئاستێکی باشمان تۆمار کردووە و سەرچاوە ئاویەکان و خەڵکەکەمان لە ئاستی ڕۆشنبیریدا باش چۆتە پێش باسی ئاوت کرد گوندی دارەشمانە سوود لە کام سەرچاوانی ئاو دەبینی سەرچاوی ئاوی سروشتی دەبینین ئاوی ژێرزەویمان بەڵام بەکارێنین خۆتان ناوە سروشتی و ماشەڵات جوان زۆر سپاس زۆر چاکەم مەرزی چێلێ بەڵێ بێگومان گوندی دارەشمانە نزیکە لە مەرزی شێلێ تا چەند کرانەوەی مەرزی چێرێ بۆ تا ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجانی دارەشمانە و تەواوی گەنجانی پشدەر دیارە دارەشمانە بە حکمی ئەوەی بە کاریگەری ئەوەی کە ئەو زاتە گەورە ئێرەی بۆ اختیار کردوین هەڵی بژاردووە کە دەڵم دڵی پشدەر و بناری کۆسرەت و هەتا دەستەوە منتیقەی سابلاغ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ لێرەدا ئەنجامی ئەومان پێکاومە ئێستا بەس 650 کرێکارمان هەیە لەو بنکەی گومرگی دارەشمانە کارگەری دەکا و 400 شوفێرمان هەیە بار هەڵگر یعنی لەوانێ هەر لۆریەک دوو شوفێری لەسەر بێ سێ عایلە لەسەری بێ بەکوێ دادێ ئەو ڕێگایە بە ناودڵی دارەشمانەی دادێ و نزیکترین مەرزە لەسەر ئاستی هەموو کوردستان بە نزیکی بۆ هەولێر و سلێمانی و بەغدا زۆر جوانە بێگومان فەقی ئەحمەدی دارەشمانە ئەگەر هەڵە نەبم لە تەمەنێکی گەنجیدا کۆچی دوای کردووە بەڵێ ئەگەر هەڵە نەبم ساڵی 1610 لەدای بۆ 1660 کۆچی دوای کردووە 50 ساڵ ژیاوە بەڵێ دەنەوەکانی کە سلێمانیان بنیادنا بەڵێ میر برایمی کوڕی میر سولەیمان بەڵێ وایە بەڵێ سەرکردایەتی بابانیەکان لەوێەوە زیاتر گەشەی کردووە و بێگومان ئیبراهیم مەبەستم وەیە میر نووسینەکە لە هاوکات بۆ لەگەڵ ئیمپراتۆریەتی عوسمانیەکان وایە بەڵێ کەواتە دەکری ئێمە شانازی بە کەساتی فەقی ئەحمەدی دارەشمانە و هەموو مریشینەکانی و هەموو کەساتێ بەناوبەنگەکانی کورد بکەین کە جێگەی شانازی ڕاستە جێگای دەستخۆشی بەڵێ سلێمانی بە حکمیەوەی کە شوێنێکی چەق بووە لە بینی تاران و بەغدادا حەسەیرکە ئیبراهیم پاشای بابان یعنی هەستی ئەویان هەبووە بە حکمیەوەی کانیاوی زۆر بووە و چەق بووە و شوێنێکی ئاسان بووە ڕوبەرێکی هەتا حەدێک پێدەشتی هەبووە و ئێمەش زیاتر عەزمان لە شوێنی کوێستانیە حتا ڕەشەبای ئێرە هاوتەری بە لەگەڵ ڕەشەبای سلێمانی یعنی یەک سروشمانەیە یەک ئاوهەمانە ئێرە تا عەدێک کوێستانترە سەرەتا لە قەڵاتوانە بوون وایە بەڵێ لێرەوە کە پایتەخت گوازراوەتەوە بەرفراوان بووە بۆ لای خدران و چوارتا و ئەو مەتیقانە شاربەژێر و ئەوانە ڕۆشتون بەڵێ دواتر سلێمانی ئاباد کراوەتەوە ئاوادان کراوەتەوە ڕۆحی هەموو ئەو سەرکردە و هەموو ئەو کەساتیانە شاد بێ خوای گەورە میرەبان لیان خۆش بێ بە دڵنیایەوە بۆ ئێمە جیاوازیان نییە گرنگەوەی ئێمە وەکو تاکێک ئەوانەمان لەبیر بێ کە ئەمانە ڕەمزی کورد و کورداتی بوونە هەمیشە بزانین ڕەسەنایەتی خۆمان بپارێزی زۆر سوپاس دەکەین
زۆر لە کاتمانگرتی بە خۆشحاڵ بووم دەمەوێت ئەوە بڵێم کە فەقی ئەحمەدی دارەشمانە 50 ساڵ ژیاوە بە 50 ساڵ توانیوێتی ئەو مێژووە تۆمار بکات من و تۆ ئەمڕۆ نەوەکانی تیڤیەکان بینە سەر مەزاری دیارە تەمەنی دوور و درێژ ناو ناوبانگ زیاد ناکات بۆیە ئەو زاتە کەمژیان و کەڵژیانی هەڵبژاردووە بۆ سەرکردەکانی ئەمڕۆشمان سەیری ئەوانە بکەن دیارە پارە و پوڵخڕکردنەوە دیارە سەروەت و سامان کۆشک و تەلار دروستکردن لە عمریان درێژ ناکە و ناو ناوبانگیان زیاد ناکە ئێمە هەمومان هەوڵ دەین مێژوێکی جوان بۆ خۆمان تۆمارکەین وەکو ئەو زاتە جوانانە لە خەم میلەتەکەمان بین خەڵکەکەمان خۆش بوێ لە بری ئەوەی وا لە گەنجام بکەین وڵاتمان بەجێبێڵن چۆکدا بکوتن چۆک بەڵێ خۆشەویستیمان زیاد بکەین و ئەو ئارەقەی لە وڵاتانی بیانەی دەیڕێژین بینە وڵاتەکانمان ئاباد بکەینەوە شێلە و مەزاری پاڵەوانەکانمان کە سەدان پاڵەوانمان هەیە لەو کوردستانەیدا ئابادیان کەینەوە لە وڵاتی خۆمان نەجوڵین و ئێمە لێرەین مزۆپۆتانیا لێرەیە مادەکان لێرەن کوردەکان لێرەن ئێمە ناڕۆین ئێمە دەبێت شانازی بە هەموو ئیمبراتۆریەتەکانەوە بکەین ڕاستە بێگومان هەموو ئیمبراتۆریەتەکان جێگەی شانازی هەموو تاکێکی کوردن زۆر سپاس بۆ ماندووبوونی ئێوەش بۆ ڕسەنایەتی ئێوەش سپاسە دەکەم لە پۆشینی ئەو شێوازە شیکەی جەنابەت مای خۆشحاڵی دووبارە خۆشحاڵت کردین کە لەوەی شارەزا و بەڵەت لە مێژوومان هاتووی بە دۆداچوونت کردووە بۆ ئەو تەریخەی بۆ ئەو مێژووی فەقی ئەحمەدی دارەشمانەی شایانی ڕێزی سپاس دەکەم نمونەت زۆر بێ بێگومان کاری میدیار ئەوە نییە مایکت بەدەستەوە بێ بێگومان دەبێ زانیاری شتە بێ لەگەڵ زام و برینەکانمان بین لەگەڵ مێژوەکەمان بین لەگەڵ ڕابردوومان بین بۆ سوودوەگرتن لەم ڕۆژ ژیانمان بتوانین زیاتر بچینە پێشە سپاس دەکەم داوای لێ بردومانەیە لە کاتمان زۆر خۆشحاڵ بی جاغنو جستما أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم داكي خوام شو ناسي جاغنو جستما أجرسم بوي هارواكم بینەرانی بەڕێز خۆشەویست کەش و هەوای گوندی دارەشمانە بێگومان زۆر ساردە بەفرباریوە و لە ئێستاشدا لە خوای بەزیاد بێ بارانێکی باش و خۆش دەبارێت لەبەرەوەی کەشوهەواکەی باراناویە هاتووین لێرە لەگەڵ کاکجوونەتی بەڕێز گفتوگۆ دەکەین کاکجوونەت کە ساتێکی بەڕێزی گوندەکەیە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین ئەو کاتت باش هەموو کاتێکت باش تەندروستی چۆنە زۆر سپاس باشی بژیت خۆدام دایک کەش و هەواکەت پێ چۆنە بەو زستان باش کوور بۆ خۆی بارانێکی باش باریوە بەفر باریوە خەڵک زۆر هیوایەتی بوو بەفر ببارێت بێگومان سوودی خۆی هەیە زۆر چاک حتمەن کرمەوە شانە دەکەین کاکجوونەتی بەڕێز پێم بڵێبزانین بەڕێزتان ڕۆژانە بە چیوە سەرقاڵن وەڵی زۆرتر کاری جوتکاری دەکەین بەڵێ ینی کاری کەشاوەرتی لە کوردەواریدا کە پێ دەڵێین ئیدی خۆمان بانەوە مەشغوڵ دەکەین کەواتە لەگەڵ جوتی سۆنی وەڵا زۆر باشم جوتکردنەوەشتانە باشم بەڵێ باشت جاران لێرە بەدەل لەوەی کە ئێستا مەچینەیە مەقسەد بە جوتکراوە بەڵێ زۆر بەخۆشم بە گاجوتان جوتم کردووە نیر و ئاموری ڕادکێش لێرە پێ دەڵێن نیر و ئامور لە دوشەم پێ دەڵێن هەوجار بەس ئەوەی ئێرە زۆرتر نیر و ئاموریان بەکاردەهێن زۆر ئێوە لێرە بەوە دەڵێن چی مەچینە یان تراکتۆر وەڵام دەڵێن تراکتۆر چونکە لە هەندێک شوێن دەڵێن ئەوە مەشینە خۆی مەشینە مەشینەکەیەتی ڕاست مەچینەکەیەتی بەڵام تراکتۆرە ڕاستە ئەو نیر و ئامورە نەماوە ئێستاوە ناوەڵان نەماوە زۆر دەگوێنە بەڵێ
تایبەتمەندی خۆی هەبووە بەڵێ کاتیخۆی زۆر ڕزیان پێچێڵاوە تووتنیان پێچێڵاوە با بڵێن شوێنی توتنەوەوانە پێیان خەتداوە ڕاستە زۆر چاکە هەموو شەکانیان پێکردو باش زۆر چاکە هەمیشە تەندروست باش بی زۆر سپاس سەرکەوتن بۆ دەخوازی زۆر سپاس دەکەم کەشەکەی ساردە با زیاتر لە کات نەگرن بەڵام من پرسیارەکەم هەیە زانیاری ئەوم هەیە بەڕێستان دەستی نووسینی شعرتان هەیە کەم تا کورتێک بەڵێ کەم تا کوردێک شعروشتی ئادەنووسین پێم بڵێ پێش ئەوەی یەک دوو شعرمان بۆ بخوێنیەوە زیاتر کاریگەری کام شاعرانە لەسەر و بە کام شاعرانە سەرسان وڵی هەموو شاعیرەکانم خۆش دەوێت هەرچی شاعری کوردە بە تایبەتی کلاسیکەکان جارێ مەحویە نالیە وەفاییە فانیە ئەوانە هەر هەمویان هێ منە هەژارە کوردیە سالم ئەیدۆر حاصڵ ئەوانە بەس شعرەکانی هێمنی زۆر لەگەڵ سروشتی مەدا ئەنی گونجاون چوارینەکانی خیامی ئەوانی هەر تەسیریان هەیە بەسەر منەوە بەڵێ خیام ئەو عمەرینی شاپمەری جا خەیام دەڵێ باسی ئەو سەردەمی ئەو شعرە بێگومان لەوەی ئەو شعرە بیستوتە دەڵێ مەیخۆرەوە بم بە تۆچی تۆڕەی بۆچی تۆ بۆچی بە زۆنجی خەمی مناڕۆچی چی داوە لە ئاکاری ئەمە و کاکە باشتر وایە خۆت بزانی تۆچی یعنی ئەو شعرە ناوەڕۆکی زۆر جوانیە دەڵێ بە خەڵکەوە سەرقاڵ مەبە چی داوە لە خەڵک پێوە سەرقاڵی بەخۆتەوە سەرقاڵ بە خۆت هۆشیار بکە زۆر باشە پێمان بڵە بزانین ئەو شعرانەی نووسیوتە بەدەستنووس هەتە ینی کۆت کردوونەتەوە وڵی تۆزێ خەمساردم لیان بەڵام حەقە هەرمیان کۆکەمەوە دەناوڵە شاری جوانم وەیە بەڵام هەر شارێک چۆن دەڵی تاو بۆنی خۆی هەیە بەڕاستی هەموو منداڵێکی بڵێ زۆر چاک دەکرێت ئێستا گوێبیستی شارێک بۆ دەخوێنمەوە ئێستا ئەگەر ئەوە بێ هەر لەگەڵ سروشتی وڵاتەکەنە بەڵێنی نیشتمانەکەی خۆن دەڵێ ئاخۆ ئەو ڕۆژە کەی دێ ئاخۆ ئەو ڕۆژە کەی دێ ببینم خوشک و برام هەردوو پێکەوە بەجلی کوردی جوان و ڕێکەوە دائنیشن لەسەر مێزی مەستی بڵێن ئەو جاریش بۆن تێکەوە بڵێن سرودی ئەیرەقی بوفانی وەکو دوو دڵدار شان لەسەر شانی ئاخۆ ئەو ڕۆژە کەی دێ ببینم کوردستانم خرۆشاوە وەک چەموکانی منە ئەوە هەمیشە خامەت ڕەنجیم بێ زۆر سپاس دەکەم ئینشاڵڵا بێگومان هەموو شعرەکان تایبەتمەندی خوانەیە دەکرێت گوێویستی شعرێکی تێبی شعرێکی کە بەڵێ هەر یەک لە گورگ و چەقاڵ ڕێوی و کەمتیار لە هەزاران شوێنی نادیار دەخۆن گۆشتی ئێسقانم ورد دەکەن کە لەسرم هەرچەند هاوار دەکەم ناگا بە پەیان بەرم ڕوم لە دەوروبەری وڵاتانی دەوروبەرە کەسابیانکەی بڵێ بڵێ جوونەتی بەڕست بیر لەوەی نەکردێتەوە هەموو ئەو نووسینانی کە هاتە بیکێ نابیرکێک وڵی بەرەوەڵە حەزم لێ کوانکەمەوە چونکە نەوەڵی باش نییە خەمساردی باش نییە لەوانە بە شتێک کەشت هەر بۆ بڵێم وەختی کە چوینە ئەوە بۆی زانیاری زیاتر بدەمێ لە چووە سەرچاوی گرتووە تەبەن لە لادێوی دەبێت نۆرە گاڕانی بکەی شوانی گاوانی هەرچەند ئەوانە ئەی بنین بەلای منەوە زۆر سروشتی و ئاسان هاتمەوە تەمەشای قەبرەکانم کردجا لەوێ شێلەکان ئاوە خوار و خێش ئۆشتانە بوون تا دەڵێ ئەو شعرەم بۆ هات وەڵڵا هەر ئەو کاتی دەڵێ چوومە سەردانی چوومە سەر قەبران سەردانی خزم و خێش لەگەڵ زۆریاندا کەوتمە چێشمە چێش هیچیان جودا نەبوون نە لە پاش و نە لە پێش تەنها لەوێم دیوە یەکسانی نە ئاغا بەرگی جودا بوو نە دەروێش من هەموو ئەرە وەڵڵا هاکە کفنیان دەکەن ینی فەرقی ئاغا و مەلا و شێخی نییە بەس لەوێ یەکسانیم دیوە لە هیچ شوێنیشکە ئەوە نییە بەڵێ ئەو شارم بۆ هات ئەرە وەڵڵا ئەو شارێشم بۆ هات لەوێ شەریکەشم هەیە بەڵامە کو دەڵێن جاری وایە ناچێەوە سەریان ناپڕچەوە من هیوای سەرکەوتن بۆ دەخوازم هیوادارم هەمیشە جوان بنووسی بەردەوام بی و هیوادارم ئەو شعرانی کە بەڕێستان نووسیمانە بیانکێ نامیلکەیەک هیوای سەرکەوتن بۆ دەخوازی داوای لێبوردنمان لە کارشەویستی سەرکەوتن زۆر بەخێر وزو باقي
گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باخی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بەڕێز بابزانین بەڕێستان ڕۆژانە بە چیەوە سەرقاڵم بەخێر بێن سەرەتا بەخێراتنێکی گەرمی کەناڵەکەتان بەرنامەی گوندەکەم دەکەم بۆ گوندی دارەشمانە بەخێر بێن سەر و سەرچاوم وەکو سەرقاڵی ئیشکردنی من کانگای بەردم هەیە لێرە لە بەردی مەڕمەڕ بەڵێ ئەو بەردەی کە لەو ناوچەیە هەیە بەڵێ لە بەردی وڵاتانی دراوسێ باشترە بەڵێ بە دڵنیایی ئێرانی تورکی بەڵێ بە دڵنیایی نافەسەی تورکیش و ئێرانیش دەکات هەتا ئی وڵاتانیش جیاوازیەکەی بەردەکە بەردێکی ساغە بەردێکی چەندی بڵێ جوانە یعنی چەند مەترێکت دەوێت لی دروست دەکەی چەند مەتر بەرز چەند مەتر درێژ ینی بەردەکە بەردێکی چەندی بڵێ ساغە نی ئەوانە کە ئیشی بەری دەکەن زیاتر لەو بوارەوە دەزانن ئەگەر بۆ بەردێک چەند تەنە دەتوانم بەردی ببڕم 40 تان 50 تان 30 تان 20 تان بە کەیفی خۆمان یعنیەوە بە عشق و ڕزای ئێمەیە ئامێرەکە چۆن ئەو ئامێرە با بڵین ئەڵماسە بەڵێ لە سیمی دەخەی و ئیدی بە کارەبا ئیشی پێ دەکەی چەندیە تۆ پێت خۆش بێم دەچی عەرزێەوە ڕاستفۆرتی پێ دەڵێن کە کونەکەی دەکەی بۆ خوارە لە ژێرەوە کونێچکەی لێ دێ ئەو کونێکتری دەگریتەوە وزا بە هەوەسی خۆت دەیبڕی 1000 تەنت دەوێ 500 تەنت دەوێ یعنی چەندی تۆ بڵێ دەتوانی بیبڕی بەردەکەی ئەگەر بێت و لایانی پەیوەندیدار یان واتە بڵێن حکومەت هاوکار و یارمەتی دەربێ بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆیی لە جیاتەوەی ئێمە مەقسەد لە ئێرانەوە لە تورکیاوە بەخسەد بێنی مەقسەد کاشیە بەردی مەڕمەڕ ئەو بابەتانەیە تەمەن بۆ کاشیش سوودی لێ دەبینن باشتر نییە بەرهەمی ناوخۆیمانە بێ بە دڵنیای ئێمە حکومەت پێویستە بیر لەوەی بکاتەوە ئێمە هەر هاوردەکار نەبین هەناردەکار بین هەناردەکار بین یعنی ئێمە پێویستە بیر لەوەی بکەینەوە چیکە لە وڵاتانەوە هەناردە نەکەین هاوردەشکەین و من تەعەداش دەکەم یعنی وەکو کوردستانی ئێمە ینی بەردی ئەوەندە جوانمان هەیە حتا هەناردەی وڵاتانیشکەین هێشتا ینی کەمە با بڵێن ئەوەند بە ملیۆنان تان ینی پێت وایە ئێمە هەناردەکار و هاوردەکار لەوەی سوودی خۆی هەیە بەڵێ بە دڵنیایی زۆر جاران ئێمە هاوردەی بکەین باشترە یان هەناردەی بکەین هەناردەی بکەین بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە هەناردە بکرێ نەک ئەوە تەواوی بەرهەمی ناوخۆی ئێمە بتوانین هەناردەی بکەین باشترە بە دڵنیایی چ تێیە ینی من هیوادارم حکومەت پشتیوان بێ بۆ شخصانەی کە پرۆژەیەکیان بەدەستەوە ینی لیژنەیەکە بێ لە ناو حکومەتدا بە دوواداچوون بۆ ئیشانە بکە بۆ ئەوەی ئەو کەسانی کە و ئیشانە دەکەن یان یەکێکی وەکو من کە و پرۆژەی ناوەتەوە لە کوردستان یارمەتی بدرێ لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی ئامێرەوە کارەباوە با بڵین ئامێر کە گوتت ئامێر هەمویان دەگرێتەوە شۆڤڵە عەفارەیە بە نرخێکی ئەرزانتر بەدەستیان بکەوێ بۆی ئەوانیش کارێکی جوانتر بکەن بۆ وڵاتەکان ئیزافەتەن هەناردەش بکرێت بەڵێ هەناردە بکرێت بەڵێ من کە ئەو ویشەی دەڵێم دەتوانم هەناردە بکەم بە دڵنیایی هیوادارین لایانی پەیوەندیدار هیوادارین حکومەت هاوکاری بەڕێستان و هاوکاری تەواوی هەموو ئەو کەسانەی کە پرۆژیانەیە سپاس وەگرنگی بە بەرهەمی ناوخۆش بدرێت بە دڵنیایی زۆر باش بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاونم و کەوسار کارێزێکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار
شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو بینەرانی بەڕێز خۆشەویست لە کۆتایی بەرنمەکە دەمەوێت ئەوە بڵێم زۆر سپاس بۆ بەڕێز موختاری دارەشمانە کە زۆر هاوکار بوو و زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڕەحمان کە هاوکار بوون و سوپاسی تەواوی دانیشتوانی گوندی دارەشمانە دەکەین کە هاوکاری بەرنمەکە بوون تا بەرنمەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بوون خواتە